سڵاو قوتابیانی ئەزیز خوێندکارانی ئەزیز مامۆستا هونەر ڕەحمان عومەرتان لەگەڵا پسپۆڕی بیرکاری لە ئامادەی ڕزگاری کوڕان لەوانەی ئەو ڕۆمان باسی هاوجێبوونی ڕوونکردنەوەکانی نەخشە دەکەین. هاوجێبوون لە بیرکاری لە کتێبەکەیما باس لە دوو جۆری دەکا، هاوجێبوون لەگەڵ تەوەرەی وای، هاوجێبوون لەگە خاڵی بنەڕەت. ئەو ڕێسانەی کە ئەمە پیشانماندای ئێفی سالب ئێکس یەکسانبی بە سالب ئێفی ئێکس یانیش ئێفی سالب ئێکس یەکسانبی بە ئێفی ئێکس پیشانمان دەدا کە ئایا نەخشەک هاوجەیە بە دەوری تەوەرەی وای یانیش خاڵی بنەڕەت. زۆر جار ئەمە ئاسانی دەکەینەوە، کورتی دەکەینەوە. هاوجێبوون بە دەوری خاڵی بنەڕەت ناو لێ دەنین نەخشە تاکەکان، و هاوجێبوون بە دەوری تەوەرەی وای ناوی لێ دەنین نەخشە چیەکان جووتەکان. بەو گرافیکە ئەگەر ئیش بکەین دەین نەخشەکەی کە پێمان دەدا لە پرسیارەکە لە ناو پرسیارەکە، ئەو نەخشەی پێمان دەدا ئێفی ئێکسەکە دەین لە بڕی هەر ئێکسەکی سالب ئێکسدا دەنین، لە بڕی هەر ئێکسەکی نەخشەکە سالب ئێکسدا دەنین. ئەوە پلانیمەیە لە بۆ ئەوەی بگەینە ئەوەی ئایا نەخشەک بڕیاری لەسەر بدەین نەخشەکی تاکە یانیش نەخشەکی جووتە. ئەگەر لە ئەنجام هەر ئێفی ئێکسمان دەستکەوتەوە پاش گۆڕینی هەر ئێکسێک بە سالب ئێکس، ئەوە دەڵین ئەو نەخشەکی جووتە بەمانایەکە هاوجەیە بە دەوری تەوەرەی وای. ئەگەر لە ئەنجامی گۆڕینەوەی ئێکسەکان بە سالب ئێکس نەخشەی سالب ئێفی ئێکسم دەوتکات، ئەو کاتە دەڵێم نەخشەکە نەخشەکی تاکە بەمانایەکە هاوجەیە بە دەوری خاڵیتی بنەڕەت. ئینجا پێم باشە یەکەم جار باسی هاوجێبوون بکەم لەسەر وێنە بە دەوری تەوەرەی وای. یەکەم جۆر لە هاوجێبوونەکەمان هاوجێبوون بە دەوری تەوەرەی وای، بابزانین کو باسی بکەین لێرە لە پرسیارەکەمان. تەوەرە چییە مامۆستا؟ یەکەم جار ئەتوو حەق خۆتە وشەی تەوەرە لەوانەیە هەتا ئێستا کاتێکی زۆری بەسەردا تێپەڕیبی هەتا وەکو چبیتن بەبیرت بینمەوە تەوەرە ئەو ڕاستەهێلەیە کە وێنەک دەکاتە دوو بەشی یەکسانی تەواو لەسەر یەک جووت بوو. بەسەبەت ئەو کتێبەی کە ئەتوو بەکاری دەینی لە مەکتەبت کتێبەکی ئەوە کە بەکاری دەینی، ئەو ڕاستە هێلە ئەو ناوەڕاستە کە چی کردیە هاتیە ئەو کتێبەی کردە دوو بەشی یەکسان. ئەو ڕاستەیە لە پێی دەڵێن چێ تەوەرە. ئێستاکە ئەمە باسی تەوەری وای دەکەین. ئەو ڕاستەیە لە ڕاستەیەکی چیە ستونیە وێنەکەی یان لاپەڕەکانی مەلزەمەکەمانی کتێبەکەمانی کردەچێ دوو بەشی یەکسان تەواو لەسەر یەکتریش چ دەبتن جووت دەبی. لەبەرەوە ئەوە پێی دەڵێن تەوەرەی چی هاوجێبوون. اینجا ئەگەر وای توانی وێنەک بکاتە دوو بەشی یەکسان، تەمشای وای بکە، چی کردیە؟ هاتی ئەو ڕسمەی کردە دوو بەشی یەکسان. ئەوها وەکو لاپەڕەی کتێبەکەی تازە پیشانم دای ئەوها بەسەر یەک بینوشتێنمەوە هەموو خاڵەکانی سەر وێنە بەڕەنگ سۆر کێشراوەکە دەکەونە سەر یەکتری. ئەوە یەکسەر هەر لە وێنەکەی دەزانین ئەوە هاوجەیە بە دەوری تەوەرەی چێ وای. تێبینی ئەوەش دەکەین ئەو بەشەی کە لە چارێجی دووەمە لە چارێجی یەکەم تەواوکەرەکەیتی یان بە پێچەوانەوە، ئەو بەشەی کە لە چارێجی یەکەمە لە چارێجی دووەم بە پێچەوانەوە دەیبینین. ئەگەر تەمەشای وێنەی دووەممانکەین دیسان تەوەرەی وای توانیتی وێنەکە بکاتە دوو بەشی تەواو لەسەر یەکتری جووت بوو، ئەوها بەسەر یەکدا بینوشتێنینەوە هەموو خاڵەکانی وێنە بە سوور ڕنگ چێشراوەکە دەکەونە سەر یەکتری. دەبینین بەشێک لە وێنە لە چارێجی چەندەمە سێەمە تەواوکەرەکەی لە بەشی چارەمە، کەواتە لێرە پەیوەندیە کێ لە نێوان سێ و لە نێوان چارێجی چەندەم چارەم. لەوڕۆ پاشەوە هەر وێنەک ئەو پەیوەندیی دروست کرد بۆ هەموو بەهایەکانی ئێکس کە دانەیە لە بوار. ئەوە زۆر گرنگە ئاگال لێرە بی بۆ هەموو ئەو ئێکسانی کە لە بوارن توانیت وێنەکان تەواو بەسەر یەکدا بنوشتێنیەوە بەبێ هیچ کەم و کوڕیەک. ئەوە لە وێنەکەدا دەتوانین بڕیار بدەی هاوجەیە بە دەوری تەوەرەی وای. ئەگەر بین خاڵک وەرگرین، ئەو خاڵە وەرگرین لەسەر ئەو نەخشەیە، بۆ نمونە ئەو خاڵی چەند و چەندە دوو چارە. با دەریکەین لێرەی بنووسین لە وێنەی یەکەم خاڵی چەند ماوەرگرت دوو چارمان وەرگرت. دەبینین لەسەر هەمان ڕوونکردنەوە خاڵک هەیە بە ناوی سالب دوو چوار. چ تێبینی دەکەی؟ ئایا چ گۆڕا لێرە؟ سالب دوو لەگەڵ چەند چوار. دەبینین ئێکسەکە گۆڕا بەڵام وایەکەی نەگۆڕا.
ئێکسەکە لە دووەوە بۆ سالب 2 بەڵام وایەکە هەروەک خۆی چارماوە. دەتوانین لێرە تێگەیشتنێک پەیدا بکەین، دەڵین ئەگەر هاتوو لە نەخشەکدا ئێفەکە نەگۆڕە، ئێفەکە وایەکە نەگۆڕە، ها نووسیمە ئێف یەکسانە بە ئێف، بەس بینیم سالب ئێکس بووە ئێکس، ئەوە ئێف جووتە، جووتە مانایەکە هاوجەیە بە دەوری تەوەرەی وای. باشە ئەوە پێناسەکەی لەوە هاتێ بابە. ئەو پێناسە زۆر جار ئەمە چ دەکەین؟ دین گۆڕانکاری پێ دەکەین. گۆڕانکاریەکە چی؟ لە زیاتی مامۆستا ئەوها ئاراستە بکە پرسیارەکە، بڵێ کام لەم نەخشانە جووتن، دەڵێ کام لەم نەخشانە خاسیەتی تێیدا ئێفی سالب ئێکس یەکسانە بە ئێفی ئێکس، یانیش دەڵێ کام لەم نەخشانەدا لە کام لەم نەخشانەدا ئێفی سالب ئێکس کەم ئێفی ئێکس بکەین دەبتە سفر. جار هێوامان لێ دەپرسی، جار هەیە دەڵێ کام لەم نەخشانەی خوارەوە، بزانە ئەو جارە چکرایە. هەر ئەو هاوتشە ئێستا هینام لە بۆ لای چەپ ئێفەکەم گواستەوە بۆ ئێفی سالب ئێکس کەم ئێفی ئێکس. مامۆستا ئەو هات تۆزێک بە هێما مشکلەم هەیە، تەواو چار کەم چار ئەدی ناکاتە سفر. هەر کاتە گوایەکانی دوو نەخشەک یان ئێفی سالب ئێکسی ئێف ئێکسەکە کردیە سفر، ئەوە نەخشەی چییە؟ جووتە لەوێن دەرێ. ئەو جارە دێم دەڵێم چێ هەردوو لای ئەو نەخشەیە یان ئەو یاسایە دابەشی ئێفی ئێکس بکەم، دەبتە ئێفی سالب ئێکس دابەش ئێفی ئێکس یەکسانە بە چەند؟ یەک. ها تەماشا کە تێبینی کە چار دابەش چاریش دەکاتە یەک. ئەوە شەرمانەی ئەوەیە کام لەم نەخشانە نەخشەی چنە جووتن ئەگەر بەو مواسفاتە پرسیارەکەیدا. باشە اینجا دێمە سەر ئەوە ڕێسایەکەمان سەلمان لە چیەوە هاتیە، پاشان ڕێسایەکەمان بە دەستکاریەوە هەندێک دەستکاری کرد، دەتوانی چ بکەی بەو شێوە بینوسی. ئەو جارە دینە سەر باسی هاوجێبوون لەگەر خاڵی چ بنەڕەتەکەی یان چ symmetry with respect to the origin. باشە بابزانین لە symmetry with respect to the origin چیە؟ چمان هەیە؟ ئەگەر تەمەشای ڕسمەکان بکەین گرافیکلی یانیش بە شێوەی وێنە ئەگەر تەمەشای بکەین دەبینین ڕسمەکەمان لە چارێجی یەک لە چارێجی دوو هاتە چارێجی چوار و هەڵیش گەڕایتەوە و هەڵیش گەڕایتەوە، کەواتە سیفەتی ئەو وێنانەی کە ئەمە دەڵین چنە هاوجێنە بە دەوری خاڵی بنەڕات یان تاکن ئۆت فانکشنن دائیمەن چ بە دەبیتن ڕسمەکانیان لە چارێجی دوو لە بۆ چارێجی چار وێنەکە چ دەبیتن هەڵ دەگەڕێتەوە، هەڵ دەگەڕێتەوە، مانەی سەرا و ژێری دەکەین ها بەو شێوە هەڵمان جێڕایتەوە. یان دەبینین ئەگەر بەشێکی لە چارێجی یەک دابوو ئەوە تەواوکەرەکەی دێتە چارێجی سێ و ڕسمەکە هەڵگەڕایتەوە، ها ئەو دیوەی قۆپاوە ئەو دیوەی چیە قۆقز بووە. بەو شێوە پەیوەندی لە نێوان هەموو ئەو ئێکسانە دروست دەبی کە دانەنە لە بواری چێ نەخشەکە. ئەوە زۆر گرنگە دووبارە، چونکە ئێستا من لەو ڕسمە ئەوەندەی لێ ببڕم بڵێم ئایا ئەو وێنەیە هاوجەیە بە دەوری خاڵی بنەڕەت، دەڵێ نەخێر مامۆستا هۆکارەکەی چیە؟ لەبەرەوەی ئەو بەشەمان لە وێنەکەدا سڕیتەوە هەموو بەهایەکانی ئێکس نەیانتوانی. بۆ نمونە ئێستا چار سالب چار وێنەکەی ئێرەی نازانم ڕوون نییە لێرە چی بەسەر هاتیە. با دوو خاڵی سەری وەرگرین بزانین لێرە ڕێسایەکە چییە. دەڵێن ئەگەر هاتوو خاڵێک وەرگرین لێرە بە ناوی خاڵی یەک و یەک دەبینین لەسەر هەمان وێنەی ڕوونکردنەوە خاڵێکی تریشمان هەیە بە ناوی سالب یەک و سالب یەک. ئەوە ئەگە بە شێوەی ڕێسادای ڕێژینەوە دەڵێن چی؟ دەڵێن ئف لەگەڵ ئف یەکسانە نا ئەو جارە نیشانەیان جیاوازە. ئەها وایەکەش گۆڕایە، وای لە یەکەوە بوویتە چەند؟ سالب یەک. ئێکسەکەش گۆڕایە، ئەگەر ئێرە سالب ئێکس بی دەبی ئێرە ئێکس بی. اینجا ئەو دەربڕینە دەتوانین ئێستا چەند گۆڕانکاریەکی بەسەر دابینین. دەتوانین ئەو جارە بڵین کۆی دووایەکەی دەبتە سفر، بەڵێ ئەو یەک و سالب یەک ئەنجامی دەبتە سفر. دەتوانین وا دەری بڕین بەو شێوە بە چەند ڕێگایەک چ بکەین نەخشەکە یان یاسایەکە چ لێکەین بگۆڕین، بڵین ئێفی سالب ئێکس کۆ ئێفی ئێکس یەکسانە بە چەند؟ سفر. بە دابەشکردن ئێفی سالب ئێکس دابەش ئێفی ئێکس ئەو جارە ناکاتە یەک دەکاتەن سالب یەک. باشە بابە بەو شێوە ئەی مامۆستا ناتوانم هەردوو لای هاوچەکەم جاران سالب یەکەم چ ڕوو دەدا؟ با
دەبتە ئێفی سالب ئێکس یەکسانە بە ئێفی ئێکس کەواتە هەموو ئەوانە یەکمانیان هەیە مانەی وێنەکەت هاوجەیە بە دەوری خاڵی بنەڕەت وێنەی چیە تاکە باشە یان دەڵێن the function is odd is symmetry with respect to the origin باشە بەو شێوە حسابی دەکەین اینجا ئێستا دین تۆزە ئاسانکاریەک لە بۆ خۆمان دەکەین یانیش پرسیار دەکەین لەسەر ئایا بزانین ئەگەر هاتوو نەخشەک هاوجێ بوو بە دەوری تەوەرەی وای وە لەسەر وێنەی نەخشەکەمان ڕوونکردنەوەکەمان خاڵەکی وەکو 2-3 هەبوو چ ڕوو دەدا طبیعەت و دەڵی مامۆستا تازە گوتت ئەگەر هاوجێ بوو بە دەوری تەوەرەی وای تەنها ئێکسەکە دەگۆڕین تەنها نیشانەی چێ دەگۆڕین ئێکسەکە دەگۆڕین کەواتە ئێستا دین 2-3 یەکەم ئەگەر گۆڕانی بەسەر دابینین یان ئەگەر لە خاڵەچکە لەسەر هەمان ڕوونکردنەوە بگەڕین بەڵام هاوجێ بی بە مەرجەک بە دەوری تەوەرەی وایی یان نەخشەکە جوود بی ئەوە دەبتە -2 لەگەڵ چەند 3 باشە -2 لەگەڵ 3 کامە وەڵام ڕاستە وەڵامی سی وەڵامەکی چییە دروستە ئەگەر دیسان هەر بە نسبەت خاڵ قسە بکەین دیسان بەپێی خاڵ قسە بکەین ئەو خاڵت هەیە ئەو جارە خاڵی چەند و چەندت هەیە خاڵی -3 لەگەڵ 5 هەیە ئەو خاڵە هاوجەیە لەگە خاڵی بنەڕەت هاوجەیە لەگە خاڵی بنەڕەت ئەمە تازە باسمان کرد پێویستە هەم ئێکسەکەی بگۆڕین نیشانەکەی بگۆڕین مەبەستم دژی نیشانەکەی وەرگرین هەم وایەکەش بگۆڕین یاڵە باوا بکەین ئێستا ئێکسەکە -3 دەکەینە 3 5ەکەش دەکەینە چەند -5 ئەو کاتە دیسان وەڵامی سی وەڵامەکی دروستە 3 و -5 ئێستا خۆمان تاقی کردەوە تێگەیشتین بۆ هەموو ئێکسێک کە لە بواری نەخشەی تاگ یان جوود دابیتن پێویستە بە شێوەک بەهای ئێکس و وایەکەی چ بیتن بگۆڕێ باشە ئێستا چەند تێبینیەکمان نووسیە یارمەتیمان دەدا هەتا وەکو چ بکەین بڕیار بدەین لەسەر ئەوەی ئایا نەخشەک تاکە یاخود نەخشەک چیە جووتە سوود لەو تێبینیانە وەردەگرین دەتوانین دوایە لە لای خۆت بینوسیەوە ئەگەر زۆر ڕادەدارێک مانەی زۆر ڕادەدارێک هاتوو هەمان بوو هەموو توانەکانی ئێکسەکەی توانی جوود بێ وەکو x2 x4 x6 باشە ئەوە دەڵین ئەو ڕاددەدارە ئەو نەخشە ڕاددەدارە نەخشەکی جووتە باشە ئەگەر هاتوو زۆر ڕاددەدارەکەمان توانەکانی سەری هەمووی تاک بوون وەکو x1 x3 x5 ئەوە ڕاددەدارەکە زۆر ڕاددەدارەکە نەخشەکی چ دەبیتن تاک دەبی هەموو جاران ئەوشت بەبیر دەینەوە تاکمانەی هاوجێبوون بە دەوری خاڵی بنەڕەت باشە اینجا دینە سەر ژمارەکان با بە ژمارەکان کە ئەمە دەڵێن ژمارەکان ئەتوو کۆمەڵی ژمار ڕاستیەکان گەورەترین کۆمەڵەیە کە وەردگرتیە تا ئێستا لە بیرکاری خوێندتە هەندێک کۆمەڵی ژمارە ئاوێتەکانیشمان خوێند لە پۆلی 11 و بەجێمان هێشت کردارمان لەسەر کرد ئێستامە بە لە پۆلی 12 ببینێنەوە لە پۆلی 12 لە ژمار ڕاستیەکان ئیش دەکەین هەموو ئەو ژمار ڕاستیانەی کە ئەتوو دەیناسی تا ئێستا باشە هەر هەمویان ڕاستیەکان و ڕێژەیی و ناڕێژەیەکانیش هەر هەمووی ڕێژەیەکانیش هەمووی ببورن هەمویان چنە نەخشەی جووتن نەخشەی جووتن با بە ژمارەکان نەخشەی جووتن جگە لە چێ سفر ژمارەکە هەم تاکە نەخشەکە هەم تاکە هەم جووتە هەموو ژمارەکان نەخشەکی جووتن باشە نەخشەکی جووتن اینجا ئێستا ئەگە بەکردار ئەو کۆمەڵشتەی باسمان کرد لێرە لە نقطەی یەکەم و دووەم لەگەڵ ژمارەکان گوتمان کە نەخشەی چنە جووتن جگە لە سفر تاکە و جووتیشە بین بە کردار کۆیان کەینەوە لێکیان دەرکەین کرداریان لەسە بکەین کردارەکان چنە لە سەر نەخشەکان کۆکردنەوە و لێک دەرکردن و جارانکردن و دابشکردن و ئاوێتەکردن و ئەوانە هەموو کردداری سەر نەخشەکانن لە پۆلی 11 و 12 ئەمە وەری دەگرین لە کاتی کۆکردنەوەی دوو نەخشەی تاک یان لێک دەرکردن تاکمان دەست دەکەویتن لە کاتی کۆکردنەوە و لێک دەرکردنی دوو نەخشەی جووت ئەنجام جووتە بەڵام کە تاک و جووتەک لەگەڵ یەک کۆ دەکەینەوە دەبتە هیچ کامیان مانەی لەو کاتەدا نەخشەکە نەتاکە و نەجووتیشە هیچیان نابیتن باشە لە کاتی لێکدان و دابشکردن
لە کاتی لێکدان و دابشکردن هەمان ڕێسا پەیڕەو دەکەین لەسەر نەخشەکان. ئەگەر دوو نەخشەی تاک ئەنجامی لێکدانمان وەرگرت یان دوو نەخشەی جووت ئەنجامی لێکدانمان وەرگرت ئەوە هەر چ دەبیتن لە ئەنجامدا جووت حسابە. وەکو نیشانە کە دەڵێن سالب سالب موجب 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 جووتەکە ئەگە بە موجب حسابکەی بە ئاسانی دەتوانێوانە لەبەرکەی. ئەگەر نەخشەکەت تاک جووت جووت تاک بوو ئەو کاتە هەموو جاران نەخشەی تاکە لە بۆ دابشکردنیش ئەو قسانەی کردمان هەمان ڕێسا دەیان گرتەوە. باشە دینە سەر نرخی ڕوت. لە ناو بەهای ڕوتدا ئەگەر نەخشەی تاکمان هەبوو ئەوە ئەنجامەکەی دەبتە نەخشەی جووت. ئەگەر جووتیش بوو دەبتە جووت. بەڵام تێبینیەکی کچکەمان هەیە لەسەر ئەوەی ئەگەر هاتوو هیچ کامیان لەگەڵ هیچ کامیان کۆکەم کراوە ئەو کاتە بەخاڵ حسابی دەکەین ئاگاد لێبی. ئەو شتانەی بەخاڵ حسابی دەکەین یەک لەوانە کە زۆر ئاسان دەبیت. دەینە سەر ڕەگەکان. بزانین لە ڕێگەکان چمان هەیە تێبینیمان چییە لەسەر ڕێگەکان. لێرە بە ئێن وانە قسە نەکەین باشە بە ئاسانی قسە بکەین. ئەگەر نەخشەک دەرەی تاک بوو ناوەوەشی تاک بوو ئەوە تاکە. ئەگەر نەخشەک دەرەی تاک بوو ناوەوەی جووت بوو ئەوە جووتە. ئەگەر نەخشەک ناوەوە و دەرەی جووت بوو جووتە. بەڵام ئەگەر نەخشەکی جووت ناوەوەی تاک بوو ئەوە هیچ کامیانە. باشە لە نەخشە سێ گۆشەیەکانیش ساین و تان تاکن. باشە لە گۆشە سالبەکان کاتی خۆی مامۆستالەوەی باز دەکردین لە پۆلی 11 دەیگۆ ساینی سالب ئێکس دەکاتە سالب ساینی ئێکس. بزانە ئەلێرە ساینەکە معنەی وایەکە ئێکسەکە و وایەکە هەردوو نیشانەیان گۆڕاکەواتە ئەوە تاکە. دیسان تانەکە لێرە معنەی ئێفەکە هەردووچیان نیشانەیان گۆڕا معنەی نەخشەکە دیسان نەخشەی چیە تاکە و کۆساینیش نەخشەی جووتە. ئەگە بە بیرتان بێ مامۆستا لە گۆشە سالبەکان ڕاستە خۆ دەیکردە گۆشەی موجب بێ ئەوەی ئێرە هیچ نیشانەکی لە بۆ دابنێ. بەو شێوە ئێستا چمان لە دەستا هەندێک ڕێسامان لە دەستا کە ڕێسایە سەرچەکەی خۆیتی هەندێک تێبینیمان لەبەردەستا دەتوانین چ بکەین پیشانی بدەین ئایا نەخشەک ئێستا تاکەیان جووتە لەو پرسیارانە وەڵام وەرگین بزانین وەڵامی باش و چاکبان دەوێتن دەستمان کەوی. ستا ئەو پرسیارە بە چار ڕێگا لەوت باس دەکەم. باشە ئەتوو چ ڕێگایەکت پێ باش بوو ئەوە هەڵبژێرە لە بۆ شیکارکردنی پرسیارەکەت و ڕێگای یەکەم بەکاری دەینم ڕێگای خێرایەکە ئەوەی تازە ئەوە بزانین چ دەڵێ. ئەگە ئەکستوان دووەکە تەمەشاکەین ئێفی ئێکس یەکسانە بە ئەکستوان دوو کەم دوو ئەکستوان دووەکە جووتە. باشە کەم دووەکەشمان ژمارەیە ژمارەکان نەخشەی جووتن لە ئەنجام دەبتە چ جووت کەواتە ئەو نەخشەی چییە جووتە. ئەو جارە ئەگە بین بە خاڵ حسابیکەین خاڵ بین دوو بەهای ئەکسی بدەینێ یەکسان بەڵام لە نیشانەدا جیاواز. بۆ نمونە ئەکس یەکسانە بە یەکی پێ بدەین و ئەکس یەکسانە بە سالب یەکی پێ بدەین. ئەو کاتە دەڵین ئێفی یەکسانە بە یەک توان دوو لە بڕی ئەو ئەکسە یەکم داناوە کەم دوو ئەنجام سالب یەک دەبتە یەک و سالب یەک. ئەو جارە ئەگەر سالب یەک دابنێمەوە لە نەخشەکەمان دەبتە چی دەبتە سالب یەک توان دوو کەم دوو ئەویش دەبتە سالب یەک معنی سالب یەک و سالب یەک دێڵە بە بەراورد لە نێوان ئەو دوو خاڵەی سەر نەخشەکە بکەین. بزانین ئایا گۆڕان لە چ ڕوویدایە. بە بەراوردکردن لە خاڵەکانی سەر نەخشەکە دەبینین بە تەنها و بە تەنها بە گۆڕینی ئێکسەکە وایەکە وەکو خۆی مایتەوە. ئەوەش مانەی ئەوەی ئەو نەخشەی چییە جووتە. ئەوە دەبتا ڕێگای چەندەم دووەم. ڕێگای سێمیش دەبەر چاوتە ئەو نەخشەیە چەندمان ڕاکێشایتە خوارێ دوو یەکەمان ڕاکێشایتە خوارێ دەبینین تەوەرەی وای ئەو تەوەرەیە کە توانیتی وێنەکەت بکاتە دوو بەشی یەکسانی تەواو لەسەر یەکتری جووت. هەر پارچەکچی بەراوردکەین لەگەڵەوەکەی دی ئەو بەشەی لە چارێجی دووە بەشە تەواوکەرەکەی لە چارێجی یەکە. ئەو پارچەی لە چارێجی سێیە بەشە تەواوکەرەکەی لە چارێجی چارە. بەو شێوە خزمایەتیەکە کەوتە نێوان چارێجی یەک و دوو چار و سێ و تەوەرەی وای کردیتە دوو بەش یەکسەر دەزانین با وێنە کێشانیش ئەوە دەبتە ڕێگای سێم و ڕێگەی چارەم و ڕێگای زانستیەکەی ئەوەیە بین ئێفی سالب ئێکس هەژمار بکەین. مامۆستا ئێفی سالب ئێکسمانەی چی مانەی گۆڕینەوەی ئێکسی نەخشەکەت بە سالب ئێکس مانەی لەجێی هەر ئێکسێک ئەلێرە چدا دەنین
سالب x دادنين كسالب x مان دانا دبت توان دو كم دو سالب x توان دو دبتو x توان دو كم دو أتوكا a في سالب x حساب دكي أجر لأنزام بو a في x جوتا أجر لأنزام بو a في x بسالب أو نخشة كمان نخشة تيا تاكا استا أنزامك تيا ضلي ما مستا أنزامك همان أو a في x هي كليرة هما كواتا كامر ريسكي قرت أو ريسكي قرت كواتا نخشة كمان نخشة تيا جوتا أو الرجاي يك أو الرجاي دو أو الرجاي سي أوش رجاي سي تار لبوت باسكردني آية وينك هاوجيا بدوري توري واي يعني خالي من الرد استوى سلمان ما بدوري توري واي باشا يلا استدينا سرسه أو برسيارات to show that the function is odd or even. We have a four way to show this function is even or odd. The first way is fast way. The fast way, x square is even minus all number is even function. 2 is even minus even is even. This is first way. The second way, use the graph of function. The y-axis bisects the function to two pieces. Then this function is even. This is second way. The third way, use the value. For example, if you replace it x equal to 1 and x equal to negative 1 in this function, f of 1 is 1 square minus 2 is negative 1. We have 1 and negative 1 on the function f of x. If replace it x equal to negative 1 in the function f of x, for example, or f minus 1 is minus 1 square minus 2, we get negative 1. Then we have negative 1, negative 1. If we compare this and this number, we see the change is in y. The sign y is, the x is changed. Is 1, is negative 1. If compare between 2 pointers, the change sign in x only, this the function and is a even function. If you use it the rule of f of negative x, replace in x negative x square minus 2, negative x square, negative x times negative x is x square minus 2, we get f of x. Then f of negative of x equal to f of x, the function is even. دەچینە سەر نمونەی دوایوی next بزانین چمان هەیە f یەکسانە بە 4 لەسەر چەند x ئەو نەخشەمان هەیە چوارەکەمان گوتمان سەرەوەمان چیە جووتە xەکەمان چیە لە خوارێ تاکە لە کاتی دابەشکردن ئەنجام دەبتە چێ تاک نەخشە چیتە تاک ئەگەر تەمەشای گرافەکەشمان بکەین ڕسمەکەمان بکەین لە چارێجی یەک هاتە چارێجی سێ ڕسمەکەمان وەرگەڕایە ئەگە خاڵەکی سەر ئێرە وەرگرین چار وەرگرین بۆ نمونە چاری لێ وەرگرین دەبینین ئەنجام یەکە ئەو جارە ئەگە سالب چار وەرگرین ئەنجام سالب یەکە بە بەراوردکردنی چار و یەک بەراوردکردنی سالب چار و سالب یەک دەبینین هەم ئەکسەکە گۆڕایە هەم وایەکەش گۆڕایە لەو حالەتە ئەمە دەڵێن ئەو نەخشەی چیە تاکە باشە بەردەوام دەبین ئێستا دەچینە سەر نەخشەی پاش ئەو هەر لە وێنەکەیدا دیارە ئەو نەخشەی چیە تاکە لەبەر چ تەماشای وێنەی نەخشەکەت کە بابە ئەها لە چارێجی یەک هاتە چارێجی سێ و نەخشەکەش چ بووە هەڵگەڕایتەوە دەینە بەشی سەرەوە یەکشیکردنەوە لە بۆ نەخشەکە دەکەین ئەوە نەخشەی چیە جووتە لە خوارێ چار کەم x تواندوو ئەویش هەرچیە جووتە جووتی لە ناودا بنینەوە سەرەوە بۆچێ نەخشەی جووت باشە لە خوارش ئەکسەکەم توانی یەکە تاکە لە ئەنجام دەبتە نەخشەی چ تاک ئەوە ئەگەر هاتوو بە ڕێگەی تاک و جووتەکەی خێرایەکە حسابی بکەین ئەگەر هاتوو بمانەوێ بە ڕێگەی ڕێسا حسابی بکەین دین دەڵین ئفی سالب x دەدۆزینەوە لە بڕی هەر ئەکسێک لە پرسیارەکە سالب x دادنین چار کەم سالب x تواندوو لەسەر
سالب x باش ئێستا لەژێر ڕێگەکە دەمێنێتەوە 4 کەم x تواندوو لە خوارێ سالب x مامۆستا ئایا نووسینی ئەو سالبەی کە هەتا لێرە بی یان لێرە بی یان لە ناوەڕاست بی فەرقی هەیە نەخێر ئەوەندە ئەگەر بەراورد بکەین بە نەخشەکەمان کە ئەلێرە هەیە بزەبت ئەوە چیە ئێفی ئێکسە دەبینێتەوە ئەو سالبەی کە هەمانە داینین ئێستا ئێفی سالب ئێکس یەکسانە بە سالب ئێفی ئێکس چی لێ تێدەگەین لەوەی تێدەگەین کە ئێکسەکە گۆڕایە و ئێفەکەش نیشانەی گۆڕایە لەو حالەتە ئەو نەخشەی س دەبیتن دیسان نەخشەی تاک دەبیتن دەشتوانیت پێی دیسان بە هەژمارکردن بە خاڵیش ئەوەش هەر بسەلمێنی دەینە سەر پرسیاری دوای ئەو پرسیاری 19 ڕاهێنانەکەمان بزانین ئەو باز لە چ دەکاتن ئێستا دەچینە ناو نرخی ڕوتەکە x توان سەیەکە تاکە و x توان یەکەکە تاکە جارێک ئێمە بابی ناو نرخی ڕوتەکە حساب بکەین وەکو چی ڕیزبەندی کردارەکان ئەو دەبتە چ تاک کۆتاک دەبتە تاک و نرخی ڕوتی تاکەک دەبتە چی جووت دەشتوانین ئەوها بیسەلمێنین بڵین ئێفی سالب x لە بڕی هەر ئێکسێک کە لە ناو نرخی ڕوتەکە دەیبینی سالب x دانین توان سێ سالب x دانین بەو شێوە ئەوە دەبتە سالب x توان سێ ئەوەش دەبتە سالب x سالبەک هاوبەش وەرگرین دەبتە x توان سێ کۆ x باشە مامۆستا ناتوان بنووسم سالب یەک جاران نرخی x توان سێ کۆ x بەڕوەڵا دەتوانی چونکە ئەو خاصیەتە لە ڕاستە لە نرخی ڕوت ڕاستە x جاران وای دەبتە چ نرخی ڕوتی x جاران نرخی ڕوتی چ وای باشە ئەلێرەش هەروام کرد ئەو سالب یەکەم جیا کردەوە بە نرخی ڕوتێک دەکاتە یەک جاران x توان سێ کۆ x دەبتەوە ئێفی x کە ئێفی سالب x بۆ ئێفی x ئەو کاتە ئەو نەخشەی چییە جووتە جاریان دەچینە سەر پرسیاری بیستەهەم پرسیاری بیستەهەم تەمەشاکە بزانە چ لە پرسیاری بیستەهەم تێبینی دەکەی لە ڕسمەکەی دیارە ئەو بەشەی لە چارێجی دووهەمە لە چارێجی چارەم یان لە چارێجی بەرامبەری خۆی وێنەی نەدایتەوە کەواتە ئەو نەخشە هیچ کامیانە ئەگەر بەش وەریگرین یەکەمان جووتە باشە لە ژێر ڕەگەشی جووت هیچ کام هەیە کەواتە ئەو نەخشە هیچ کامە نەهاوجێ لەگە خاڵی بنەڕەت نە لەگەڵ تەوەرەی وای ئەوە بە ڕێگایەکەی زانستیەکەش باسی کرایە کە سالب ئێفی ئێکسمانەی سالب لە هەردوو ڕاد دەبدە بەراوردی کە ناکاتەوە سالب ئێفکس لە جێ هەر ئێکسێک سالب ئێکس دانێ هەمان کێشەت دەبیتن دیسان هەر نابتەوە ئێفی ئێکس کەواتە نەهاوجێ لەگەڵ خاڵی بنەڕەت نەهاوجێ لەگەڵ تەوەرەی وای هیچ کامیە هەنا باشە هەژ ئەگەر دەشتوانیش بڵێ ئەگە بەشەکی لێ بووە هیچ کامیان هەمووی دەبتێتە هیچ کامیان و بەڵام لە دوو نرخی ڕوت ئەو قسەیە ڕاز نییە ئاگا لێبی لێ ئەمە پێویستە ئەو قسانە بکەین کە هەموو کات ڕاستە بابە باش دەین چەند نمونەچتر باز دەکەین ئایا مامۆستا کاریگەری ئەو دووە لەسەر ئێکسوان چارەکە هەیە نابابە ئەگەر ژمارەك بە نەخشەی تاکەوە نووسرا هەر تاک حیسابە مەبەستم 3 ئێکسوان 5 ئەوە هەرچیە تاکە و ئەگەر هاتوو ژمارەك بە نەخشەی جووتەوە نووسا معنی جاران بوو نێوانیان وەکو 2 ئێکسوان 4 یان 3 ئێکسوان 4 ئەوە هەر بە جووتی دەمینێتەوە باشە ئێستا یەکەم ڕادەی جووتە باشە نیشانەی کەم دەنووسمەوە دیسان جووتە ئێکسوان دووەکە ژمارەکان هەمویان نەخشەی جووتن ئەوش جووتە هەموو لە ئەنجامدا بە چ حساب دەکەین بە جووت حساب دەکەین ساین چیە گوتمان دەتوانین بڵێن ئێفی سالب ئێکس یەکسانە بە ساینی سالب ئێکس یەکسانیشە بە پێی ڕێسایەکانی گۆشەی سالب ئەو سالبە دەتوانین لە دەرێ بنووسین اینجا گۆشەکە بکەینە موجب ئێستا ئایا ئەو ئێف ئێکسە چییە مامۆستا و ئێف ساینی ئێکسە ئەوە ئێفی ئێکس بوو ئێفیش گۆڕە و ئێکسیش گۆڕە کەواتە ئەو نەخشەی چییە تاکە ئەدی کۆساین جووتە نەخشەی چییە جووتە ئەدی ئەگەر مامۆستا کاریگەری دەبیتن ساین و کۆساین و تانە ئۆرجیناڵەکان تواندوو بکرێ گۆشەکەی دەستکاری بکرێتن گۆشەکەی تاک و جووت بکرێ بەڵێ کاریگەری هەیە ئێستا هەندە قسەت لەسەر ئەوانەش دەبۆ دەکەم هەزم لێ سوودی هەبی دەبۆت ئێستا ساینی دووجا مانەی ساین جاران ساین ساین تاک بوو جاران تاک ئەنجام دەبتە چ دەبتە جووت باش
ئەی مامۆستا ئەگەر ساینی ئێرە جوود بوو ساین ئێرە تاک بوو ساین ئێرەی هیچ کام بوو هیچ باشە ئەگەر تاچیش بوو دەبتەوە تاک ئەگەر جووتیش بوو دەبتەوە چ جووت گۆشەکەی هیچ کام بوو دەبتە هیچ دەتوانێتوانە بە تێبینی لای خۆت بنووسێ کۆساینی نەخشەکی جووت کۆساینی گۆشەکی جووت گۆشەکی تاک هەردووچیان هەرزووتە بەڵام کۆساینیش بۆ نمونە ئەکس کۆیەکی لە پێشات کە هیچ کامیانە ئەوە هەر دەبتە چێ هیچ کامیان ئاگادار بە باشە ئەوانش چەند تێبینیەک لەسەر گۆڕانکاریەکانی کە بەسەر ساین و کۆساین دادێ ئێستاوە تان دووجایەکەمان کردەتی کردیتمانە واتب لە بۆت دەینە سەر ئەوە ئەو نەخشەی کە دایتی ئەکستواند و کۆساینی ئەکس کۆپێنس با بە ئەو نەخشەیە تو کو منداڵێک کەمە بە میکانۆ دەکالێکی تێکی دەخاتن و تا کۆتاییەکەی ئەنجامەکەی دیار نییە ئەگەر ئەتو ویستت سەبرت هەبوو لەگەڵی زۆر باش دەتوانانی حسابیکەی ئەکستواندووەکە جووتە باشە جاران کۆساینەکەشمان چییە ئەوەش جووتە کۆ هەموو ژمارەکان نەخشەی چنە جووتن جگە لە سفر تێبینیمان لەسەرەیە جووت و جووت جووت کۆ جووت ئەنجام دەبتەوە چ نەخشەی جووتی هاوجەیە بە دەوری تەورەی وای ئێکسەکەمان تاکە بەڵێ جاران ساینەکەمان تاکە تا ئێستا جووتمان هەیە کەم چارەکەمان ژمارەکان چنە نەخشەی جووتن جووت کەم جووت ئەنجام دەبتەوە چەند جووت یەکەکەمان چییە جووتە تانەکەمان چییە تاکە ئەنجام دەبتە چێ نەخشەی تاک وەچی ڕسمیشی دەکەین یەک لەسەر تان بزانە جارجار با بچینەوە سەر ڕسمەکان بەو شێوە ڕسمەکەی دەکەین کورسیانەدا خواربوونە لە چارێجی یەکەم تەواوکەرەکەی لە چارێجی سێمە لە چارێجی دووەم تەواوکەرەکەی لە چارێجی چارەمە لەبەرەوە بەسەبەت ئەو نەخشەی چییە نەخشەی تاک دەبی یەک لەسەر کۆساینەکەش هەمان چارەنووسیتانەکەی دەبیتن جوود لەسەر جوود دەفتەوە جوود ئەوجا دەینە سەر پرسیارێکی زۆر باش پرسیارێکی زۆر چاک ئەویش چییە دوو نرخی ڕووتی هیچ حەزم لێ باس لەوە بکەین دوو نرخی ڕووتی هیچ چیان بەسەردێ ستەمشای ناو نرخی ڕووتی یەکەم و دووەم بکە کە کۆمان لە بینی دانایە هیچ کۆ هیچە لەو حالەتە ئەمە خاڵ بەکاربینین باشترین شتە خاڵ بەهای ئەکس بەکاربینین چ بەهایەکیش باشە یەکت لێرە دیت یەک بەکاربینە جارێکی کەش سالب یەک بەکاربینە وەرە با لە نەخشەکەی دانینەوە ئێفی یەک لەو نرخی ڕووتە حسابیکەین دەبتە سفر یەک لەو نرخی ڕووتە حسابیکەین دەبتە دوو لە ئەنجام دەبتە دوو خاڵی یەک و چەندمان هەیە دوومان هەیە ئەو جارە ئێفی سالب یەک لێرە حساب بکەین دەبتە نرخی ڕووتی سالب دوو لێرە حساب بکەین دەبتە سفر نرخی ڕووتی سالب دوو دووە ئەوەش سفر دەبتە دوو لێرە خاڵم دەستکەوت بە ناوی سالب یەک و دوو یەڵە بابین بەراورد بکەیت لە نێوان ئێکس و وایەکەی ئەگەر دیتت ئێکسەکە ئەلێرە گۆڕا بەڵام وایەکە نەگۆڕا ئەوە دەڵێن ئەو نەخشەی جووتە هەر لە نێوان دوو هیچەکە کۆ هەبوو جووتە کەم هەبووتیە تاک باشە بەردەوام دەبین ئێستا هەر لەسەر ئەو پرسیارەکی تر هەڵ دەکەین ئەتوو دەتوانی ئەوە بکەیە کەم هەتا پرسیارەکە جیاواز بیتن و دەست بە شیکاری بکەین بەو شێوە ئێستا و پرسیارەمان هەیە ئەویش هەرچی لە وەردەگرین ئەویش هەر خاڵی لە وەردەگرین باشە بابزانین و خاڵی لە وەرگرین جارێک ئێکس چەند بی یەک بی جارێککە ئێکس چەند بی سالب یەک بی وەکو ئەو وایە ئەتوو ئێکسەکە یەک دانایە چاوەڕێی وای دەکەی چەند دەرچی وەکو ئەو وایە ئێکسەکەت سالب یەک داناوی چاوەڕێی چ بکەی وای دەرچی دەرچوونی نرخی و بەهای وای بی بورن ئێفی یەک ئێستا دەڵێن چێ لەسەرەوە لەجێ ئێکسەکە یەک لە خوارێ یەک دانین دەبتە نرخی ڕووتی سفر کەم یەک دانین دەبتە نرخی ڕووتی دوو ئاگا لێبی ئەو سالبانە لەگەڵ خۆت ببە بابە بووە یەک لەسەر دوو بە نیشانەی چ سالب ئەو سالبەی پێش نرخی ڕووتەکە لەگەڵ خۆت ببە ئەو جارە ئێفی سالب یەک دەڵێن سەرێ سالب یەک سالب یەک و سالب یەک دەبتە نرخی ڕووتی سالب دوو ناو ئەو کەوانە کەم ئەویش دەبتە چەند سفر دەبتە سالب یەک نرخی ڕووتی سالب دوو دووە کۆ سفر دەبتە سالب یەک لەسەر دوو ئەوەش بۆ سالب یەک لەسەر دوو ئێستا دەست بە بەراورد دەکەین لە نێوان ئێکسەکان و ئەو وایانەی دەستمان کەوت لە نەخشەکە ئێکسەکە لێرە نیشانەی گۆڕایە بەڵام وایەکە نیشانەی نەگۆڕایە کەواتە نەخشەکەمان چییە جووتە
باش ئەوەشیان دەکەینە واجب هەمان شێوە و هەیکەلی ئەو پرسیارەکەی دی هەیە. بەردەوام دەبین ئەگەر بەش تەمەشایەکەی مامۆستا کووە بەش مانەی زۆر بە وردینا لەسەرەوە لەو خوارێ ئەوەیان تاکە وەنیە ڕسمەکەی بەو شێوەیە ئەوە تاک باشە ئەدی ساین چ بوو ساینیش تاک بوو تاک کۆ تاک دەبتە چ تاک ئەوەی هەموو دەبتە چ تاک. ئەو جارە نرخی ڕووتی تاکەک کۆ حساب دەکەم مامۆستا دەڵێم جووت جاران ساینەکەشم تاکە باشە ئێستا تاک جاران چم هەیە جووتم هەیە ئەنجام دەبتە چ نەخشەچی تاک. دەینە سەر ئەو جا پرسیارە چیەکان وزاریەکان پاش ئەوەی بابەتەکەمان وەرگرت اینجا ئەو پرسیارە وزاریش باز دەکەین. بەڵام من حەزم لێیە شتە کتێبینیەکت لێرە لەو بڵێم حەزم لێیە سوود لەو خشتەیە وەرگری هەموو جاران بڵێن خشتە چوام دەداتێ دڵێ ئەوە خشتەی چیە نەخشەکی تاکە باشە ئەکس وای 1 3 0 0 2 سالب 5 لە هەمان کات بابە ئەگەر ئەوە خاڵەکانی سەر نەخشەکی وەکو F بن ئەو نەخشەکی سبیتن تاک بی لەبیر مەکە ئەو فکرەیە زۆربەی جار پرسیارەکانیشی لەسەردا دەڕێژرێ دەبی دەتوانی چ بکەیت دەتوانی خشتەچکە دروستکەی هەر لە هەمان خاڵ مادام تاکە هەم ئێکسەکەی بگۆڕە هەم وایەکە ئەدی سفر هیچی مەگۆڕە باشە ئەلێرە دووە بیکە سالب 2 سالب 5ەکە بکە چەند 5 معنی هەر کاتێک ئەو کۆمەڵە خاڵە کۆمەڵەی خاڵەکی سەر نەخشەکی تاک بی لە هەمان کاتدا ئەو کۆمەڵە خاڵەشی هەر لەسرە جا ئاگار لێبیتن فکری وای لێ دروست دەکرێتن دڵێ ئەگەر ئێفی سالب 1 کۆ ئێفی چەند بدۆزەوە سالب 2 بدۆزەوە دەبینی یەکت هەیە دووت هەیە بەڵام سالب 1 و سالب 2 نییە مادام تاکە با هەتە بابە ئێفی سالب 1 دەکاتە چەند سالب 3 کۆ ئێفی سالب 2 دەکاتە چەند 5 ئەو کاتە وەڵام چەند هەڵدەبژێری 2 هەڵدەبژێری ئاگەر لەو فکرەش بیتن دکا زۆر جار دووبارەش دەبتەوە لە ویزاریش هەندێک پرسیار بە تێکەڵی بەو شێوە هاتبوونەوە. دەین لە ناو ڕاهێنانەکان چ دەکەین هەندێک پرسیارمان هەیە ئەوانیش هەڵ دەکەین دەڵێ ئەگەر 1 و سالب 2 خاڵی سەر وێنەی هاوجێبی بە دەورەی تەورەی وای ئایا خاڵی سالب 1 و سالب 2 ڕاستە یان خەڵەیە لەسەر هەمان ڕوونکردنەوەبی 1 و سالب 2 هەیە بزانم ئایا ڕاستە کرابیتە سالب 1 و سالب 2 ئایا ئەوە هاوجێ بە دەوری تەورەی وای بەبیری خۆم دەینەوە مامۆستا گۆتی بەس دەبی ئێکسەکەی بگۆڕێ باشە بەس ئێکسەکەی گۆڕایە کەواتە ئەو وەڵامە چیە ڕاستە باشە لە هاوجێبوونی ئەوە بکۆڵەوە اینگە ئەگەر ڕسمەکەی دابوو زۆر باشە لە هاوجێبوون دەبینم بۆ هەموو بەهایەکی ئێکس کە لە بواری نەخشەکە بیتن هەم ئێکس گۆڕایە هەم وای گۆڕایە کەواتە نەخشەشی چیە تاکە دەتوانم ئەلێرەش بڕیار بدەم 2x توان 3 تاکە کەم تاک دیسان دەبتەوە چەند تاک باشە دەنیان سەر پرسیاری دوایوی نێکست ئابزانین ئەو باسی چ دەکا دەڵێ show that the function is odd or even ئەمەش دەین چ دەکەین پیشانی دەدەین کە ئەو نەخشەیە تاکەیان جووتە دەین 2x توان 4 جووتە باشە کەم x توان 2 چیە جووتە کۆ دووەکەش ئەویشتە جووتە هەمووی دەبتە چ جووت کاتە ئەو نەخشەکی جووتە دەبینین لە خاڵەکان و سیفەتەکانی سەر خاڵەکاشی ئەگە بە وێنە درابوو سالب 1 و 3یەکە گۆڕایە لە بۆ 1 و 3 بەس ئێکسەکەی گۆڕایە کەواتە ئەو نەخشەکی چیە جووتە باشە ئەو نەخشەیان دین ئەگەر ئەو نەخشەیان تەمەشاکەین وێنەکەی تەمەشاکەین بە وێنە تەورەی وای نەیتوانیە بەس زەبت نەخشەکەت بکاتە دوو پارچە دوو بەشی تەواو لە سەیەک جووت ئەگەر لێرەوە بینوشتێنمەوە ناکەونە سەر یەکتری هەموو خاڵەکانی نەخشەکە بە وێنەکەدا ڕادیارە کە ئەو نەخشەیە جووت نییە تاچیش نییە ئەوە نەهاتە ئەو بەرە وەرگەڕێتن و هەڵگەڕێتەوە لێرەش تەمەشایکەین ئێکستوان دووەکە جووتە و ئێکستوانیەکە کە تاکە دەبتە هیچ کامیان مانەی نەتاکە و نەجووتیشە باشە دەینە سەر ئەو پرسیارە ویزاریانە ئەوجا ترس و دڵە ڕاوچەی خۆمان دەشتێنین و خۆمان ساز و ئامادە دەکەین بزانە چەند ئاسان هاتەوە لە پرسیاری 2010-2011 خولی دووەم دەڵێتن چ ئەگەر هات و خاڵی 1 و سالب 2 تازە ئەومان هەل کرد دەڵێ ئەگەر خاڵی 1 و سالب 2
لەگەڵ خاڵی سالب 1 و سالب 2 بەراوردکەین هەردووچیان ئایا دەکەونە سەر تەوەرەی وای دەڵێن بەڵێ دەکەوتە سەر تەوەرەی وای چونکە 1 و سالب 1 کەچیە ئێکسەکەیە و گۆڕانی بەسەرداهاتیە دەڵێن ڕاستە ڕوونیشمان کردەوە وەڵامەکەمان و وەڵامی پرسیارەکەمان داوە بەڕوونکردنەوە دەڵێ دیاری بکە ئایا نەخشەی سانی دووزا نەخشەچی تاکە یان زووتە وەڵامەکەشت بکە یەکلاکەوە ساین دەکاتە دووجا دەکا ساین جاران ساین نەخشەی ساین تاکە جاران تاکەک بکرێتن ئەنجام دەبتەوە چێ نەخشەکی جووت بەڵێ نەخشەکە جووتە وەڵامەکەمان لە بۆت ڕوون کردەوە ئەی ئەگەر هاتوو خاڵی سێ و سالب 4 یەککە لە پرسیارەکانی ویزاری 2013-2014 خولی دووەم دەڵێ خاڵک بوو ئایا ئەو خاڵە لەسەر نەخشەکی تاچیش بوو ئایا کام لەو خاڵانە هەڵدەبژێری دێم دەڵێم مادام تاکە پێویستە هەم ئێکسەکە بگۆڕم هەم وایەکە ئەوە سالب 3 ئەوەش چەند 4 وەڵامی ئەی هەڵدەبژێرم بەبێ دوودڵی پرسیارەکەمان لەوێندرێتیە دروست دەبی تاک نییە ئاگات لێوی بابە تاکە و تاک نییە و جووتە و جووت نییە و ئاگات لەو نیانە بیتن بە تاچی تێنەگەی باشە سەرەی جووت خوارەی تاک ئەوە تاکە تاچی ناو تاک تاکە باشە تاک جاران جووت ئەوەشیان چیە تاکە کەواتە ئەوە تاکە ئەوەش تاکە ئەوەش تاکە ئەوەیان دەبی وەڵامی ڕاستەکەبی بەڵێ تاک جاران تاک دەبتە جووت کەواتە جووتیش تاک نییە هیچ کامیانیش نییەکەیە باشە ئەگە هەبوو وەڵامی بی وەڵامی چیە ڕاستە لە پرسیارەکەمان ئەوە دوو دەرەجەی خۆمان وەرگرت گرانە هیچ گران نییە زۆر ئاسانە تەمەشاکە ئەو پرسیارە هەرچەند پرسیارێکی بەرایە بەڵام ئەتوو بە هەموو شێوەک بچێ ئیمتیحان ئایا ئەسیلەکی بەرایی حەلکەی یان ئەسیلەکی ویزاری پاش بەرایی حەلکەی هەر دەبی زانست و زانیاریت پێبی ئینجا دەتوانی ئێکس تاکە کۆساین جووتە ئەنجام دەبتە تاک ئەوەیان تاک کۆتاک ئەنجام دەبتە تاک باشە تاک کۆتاک ئەنجام دەبتە تاک ئەو دەڵێ تاک نییە دێن یەخەی ئەوەیان دەگرین دەڵێن ئەتوو جووت بووی ئەوەشیان تاک بوو کەواتە ئەوەیان هیچ نییە مانەی نەتاکە و نەجووتە دەبتە وەڵامی ڕاست لە بۆ پرسیارەکەمان پرسیاری دوایوی دەڵێ which one is not oat which one is not oat یان دەڵێتن چێ which one is not symmetric with respect to the origin not باشە کە دەڵێ not تاک نییە ئەمە دەین چ دەکەین x1 سێ تاکە کەم ئێکسەکەمان تاکە دەبتە تاک باشە x تاکە جاران کۆساین کرایە جووتە ئەنجام دەبتە چێ تاک ساین تاکە وایە چار لەسەر ئێکس سەرێ جووت خوارێ تاک دەبتە تاک کۆی دوو تاکە کەشمان دەبتەوە چی تاک کەواتە x1 سێ کە تاکە و هەموو ژمارەکانیش نەخشەشی جووتن جگە لە سفر کەواتە ئەوەش جووت بیتن ئەوە دەبتە هیچ کامیان مانەی نەتاکە و نەجووتیشە بەو شێوە ئەمە حساب و هەژماری دەکەین دەڵێ ئەو وێنەیە بەنسبەت پرسیارەکەی خوارێکە لە 2014 2000 چەند هاتۆ 15 لە خولی یەکەم دەڵێ ئایا ئەو وێنەیە هاوجەیە بە دەوری خاڵی بنەڕەت هاوجەیە بە دەوری تەوەرەی وای هاوجەیە بە دەوری خاڵی بنەڕەت و تەوەرەی وای ئەمە دێن چە هەڵدەبژێرین چونکە وێنەکەمان بە تەواوی تەوەرەی وای کردی تێ دوو بەشی یەکسانی تەواو لەسەر یەکتری چێ جووت بوو کەواتە هاوجەیە بە دەوری تەوەرەی چێ وای باشە بەردەوام دەبین کام نەخشە لەمانە جووتن کام لەم نەخشانە جووتن 2014 2015 لە خولی چەندەم هاتەوە دووەم هاتەوە x1 جووتە باشە جاران ساینەکەمان تاکە ئەنجام دەبتە تاک ئەمە بە دوای زوود دەگەڕین ئەو وەڵامەمان لادا باشە کۆساین هەموو کاتچیە جووتە بەس کۆساینێکی چێ ئۆرجیناڵ لە یەک حالەت کۆساین دەبتە هیچ کامیان ئەگەر ئێرە x کۆیەک بوو گۆشەکە هیچ کامیان بوو ئاگار لێبی باشە x1 جووتە باشە x تاکە دەبتە هیچ کامیان ئەمە بە دوای زووددا دەگەڕین گوتمان کۆساین جووتە بەڵام ئەوە لۆلا دەبین ئەوەش جووت x1 کەم ئێکسەکە تاک دەبتە هیچ کامیان کەواتە ئێستا دڵنیا بووینەوە سی وەڵامە چییە دروستە ڕاستە هیچ مشکلەی نییە بە وەڵامێکی باشی دادەنین بەردەوام دەبین قوتابیان و خوێندکارانی عەزیز لە پرسیارە ویزاریەکان حەلەکانمان بەردەوام دەکەین دەڵێ x تاکە
ساین تاکە ئەنجام دەبتە جووت من بە دوای تاکدا دەگەڕێم کاتە ئەو وەڵامم لابرد x توان دوو جووتە بەڵێ x توان دوو کۆیەک ئەویش جووتە جووت و جووت دەبتە جووت من بە دوای تاکدا دەگەڕێم ئەو وەڵامەش وەڵامەکی دروست نابیتن x توان دوو جووتە x توان یەک تاکە ئەویش دەبتە هیچ کامیان ئێستا 3x توان 3 و xەکە تاک کۆتاکن ئەنجام دەبتە تاک وەڵامی سی هەڵدەبژێرم بە وەڵامە چیتە دروست و ڕاست نەخشەی تاک دیاری بکە بە دوای تاکدا دەگەڕین نەخشەی تاک باش ئەمە چا ڕێگام لە بۆت باس کرد لە سەرەتای وانەکەمان لە بۆ ئەوەی دەستنیشانی بکەین نەخشەک تاکەیان زووتە هەر کاتێک ئەو وانەیەت بینی بگەڕێەوە سەر ئەو نمونە دەتوانین لەسەر نمونەکانی دی بە ئاسانی جێبەجێ بکەین سەیەکە چییە ژمارە چی تاکە ببورن نەخشە چییە جووتە باشە نرخی ڕووتی تاکەک جووتە ژمارەکان جووتن ئێستا تا ئێرە ئەوە چییە جووتە من بە دوای چدا دەگەڕێم تاکدا دەگەڕێم باشە x تاک x توان سێ تاک تاک نرخی ڕووتی وەرگرین دەبتە جووت باشە ساین دووجا معنەی تاک جاران تاک باشە دەبتە ئەنجام دەبتە جووت ئەوەشمان لابرد خوارێ جووتە سەرێوە تاکە تاک دابەش جووت دەبتەوە تاک ئەمەش بە دوای تاکدا دەگەڕین لە بەرەوە وەڵامی سی دەکەینە وەڵامە چیتە ڕاست و دروست لە بۆ پرسیارەکەمان بەردەوام دەبین و دەچینە سەر پرسیارێکیکە 2016 2017 لە پرسیارەکان هاتەوە بزانین باز لە چ دەکا دەڵێتن چمان لەبۆ بدۆزەوە سەرەوە پرسیارەکەمان لادایە ئەوە تاک جاران جووت ئەوە دەبتە تاک ئەوەیان تاک جاران تاک دەبتە جووت ئەوەیان هیچ کامیان جووت کەم دووجای هیچ ئەوە هیچ کامیان مانەی نە تاک نە تاک نە جووت باشە سەرەوە جووتە مامۆستا دەتوانم بڵێم ئەوە نیو بازنەیە و تەوەرەی وای کردی تێ دوو بەش بەڵێ ئەوە جووتە خوارێ تاکە ئەنجام دەبتە تاک 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 جووت هیچ کامیان پرسیارەکە دەینەوە 100% دەڵێ کامیان جووتە هاوجەیە بە دەوری تەوەرەی چێ وای ئەمەش دەڵێن هاوجێ بە دەوری تەوەری وای بریتی بوو لەوە پاش ئەوەی لێکۆڵینەوەمان لێ کرد بە ڕێسایەکانمان بەردەوام دەبین دەچینە سەر پرسیارێکی دی ئەو پرسیارێکی زۆر جوان و زۆر باشە دەڵێ سێ دەڵێ کام نەخشەی دێن ڕوونکردنەوەکەی هاوجەیە لەگە خاڵی بنەڕەت تا ئێرە دەبی نەخشەکە چ بیتن نەخشەکی تاکبی باشە تا ئێرە باشە ئێستا سەرەوە جووت خوارێ تاک مانەی تاک سەرەوە جووت خوارێ جووت مانەی جووت چمان کرد ئەوە لا دەبین ئەو جارە سەرەوەی جووت خوارەوەی تاک ئەنجام تاک سەرێ جووت خوارێ جووت ئەوەش جووت ئەوەشمان لابرد چکە یەکێک لە مواصفاتەکانی دەڵێ ئەو نەخشەیە چییە دەبیتن نەخشەکی چ بیتن لەگە خاڵی بنەڕەت هاوجێوی مانەی تاکبی ئێستا وەڵامی ئەی و سی ماوە تۆم بزانم یەکتر بڕین لەکوێیە هەموو کات یەکتر بڕین لەسەرەوەی کردە باشە ئەگەر تەمەشاکەم x توان دوو کۆتار لە وەڵامی ئەی لەگەڵ x توان دوو کەمتار لە وەڵامی سی کامیان یەکسان دەبی و بە سفر لە ئەنجامدا x یەکسانە موجب سالب دووم دەست دەکەوی طبعی ئەویان دەتوانین شکار بکەین ئەویان دەبتا وەڵامە چێ ڕاست باشە دەینە کۆتایی بە کۆتاییهێنانی ئەو پرسیارە کە گرنگە دەینە کۆتایی دەرسەکەمان ئاگدار بن خوێندکاران و قوتابیانی ئەزیزم ئەگەر کەوانت هەبوو گرنگە ئەوە پێویستە کەوانەکە بکەیەوە اینجا بڕیار بدەیت ئایا نەخشەکە هاوجەیە بە دەوری تەوەرەی واییانە ئێستا دەڵێم 2x جاران 2x 2x جاران 5 و 5 جاران 5 هەموو جاران کۆ جاران 2 دەبتە 4x توان 2 کۆ 20x کۆ 25 ئەوەش دەینمە خوارێ دەبتە کۆ 20x 20x و سالبەکەی ناوەڕاست دادەنین ئەلێرە پێکەوە بڕۆن دەبتە 4x توان 2 کۆ چەند 25 ئێرە سالب بوو دەبی نیشانەی ناوەڕاست بینێ خوارێ هەردەم ئەلێرە نیشانەی ناوەڕاست دادەنرێ ئێستا ئەگە لەگەڵ ئەو دوو نەخشەیە بڕۆین ئەوە جووتە
ئەوەشیان چییە؟ جووتە. کەواتە ئەو نەخشەی چیە؟ جووتە وەڵامە لە بۆ پرسیارەکەمان. بەو شێوە هاتینە کۆتایی وانەی ئەو ڕۆمان کە باسی چ بوو؟ وێنە هاوجێیەکانی نەخشەبوون یان نەخشەکان و هاوجێبوون لەگەڵ خاڵی بنەڕەت و لەگەڵ تەوەرەی وای نەخشە تاکەکان و جووتەکان هیوای سوودگەیاندنمان پێتان و هەموو کات بۆ دەستپێکردنی خوێندن و مڕاجعەکردن درەنگ نییە. ئەگەر ئەو ڕۆژ بڕیار بدەیت ئەوە بە دڵنیایی سەرکەوتوو دەبی دەگەیە ئەو دەرەجەی کە دڵخوازی خۆتە و تا وانەیەکی تر لە کەناڵی پەروەردەی هەولێر بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ